کەلار ناس بکە. کەلار ناوەندە کارگێری و ئیداریە گەرمیانەیە و هەژمارە ڕۆنشتوانên wê zêdetir li 265,000 kesî ye. Kelar zêdetir li 200 metran li astê deryayê bilind e û axa navçeyê jî bi giştî ji bo kiştûkalê dewlemend e. Li sala 1907 bûye qeza. Bi dûriya 140 kîlometran dikeve başûrê Rojavayê bajarê Slêmaniyê. Kelar xwedî hejmareke zor ji şûnewarên dîrokî ye ku bi navûbanktirîn şûnewar Keleha Şêrwanî ye. نازی پێکە ئاوتوی سەلمەگیان وەی کچە کەلاری دەی کچە کەلاری ئەگەر لای ئاوانە سەلمەگیان وەی باوی سەلاری گەن باوی سەلاری. خۆشەویستان، من هونەرمەند عوسمان میرۆیس بەرنامەی ئەمجارەی کاروانتان پێشکەش دەکەم لە کەلار. کاروانەکەمان بەردەوام دەبێ و ئێوەیش بینەر بن. کەلار ئەمڕۆ یەکێکە لە قەزا گەورەکانی لەسەر ئاستی کوردستانە ڕوبەرێکی فراوانی هەیە. کەلار ئەمڕۆ ناوەندی ئیدارەی گەرمیانە. کەلار لە سێ ناحێ پێکاتوە: ناحیەکانی ڕزگاری کە ڕێژەی دانیشتوانی 50,000 کەسە و ناحەی پێباس نزگەی 7,000 کەسە و شەختەویلش نزگەی 1000 کەسێکە. بەڵام ڕێژەی دانیشتوانی سنتەری کەلار خۆی بە ئاوارەکانەوە نزگەی 265,000 کەسە. من بیستەمین قایمقامی کەلارم. کەلار یەکەم قایمقامی لە ساڵی 1970 بۆ 72 دەست بەکار بۆ بەناوی جەلال بیلال بووە. کەلار شوێنێکە هەم مەرجێکی نێودەوڵەتی پەرۆزخان لەسەرە و ئەتوانم بڵێم کاروانسرایە کەلار ئێستا بۆ ئەوەی مەسەلەن لە ئێرانەوە کەلار ئەتبەستێتەوە بە خانەقینەوە، ئەتبەستێتەوە بە بەغاوە، بە کفریەوە، بە سلێمانیەوە، وای لێ کردووە وەتە مەرکەز کەلار. بۆ ئەبینین ژمارەی دانیشتوانەکەی شێوە گەشەکردنێکی تەبیعی نەبووە، سروشتی نەبووە، لە پڕێکە گەشەی کردووە و ژمارەیەکی زۆری لە دانیشتوان ڕووی کردوتە ئێرانە. ئێستا بینید لە هەموو ڕۆکانەوە کەلار لە نرخی زەوی خانوبەرەوە لە کۆمەڵی ئەعتیباراتی ترەوە ئەبینی کەلار جیاوازە لە شارەکانی تر. ئێمە دوو جۆرە داهاتمانێ، دوو جۆرە داهاتێ. داهاتێکێ داهاتی مەرزەکانەوەی مەرزی پەرۆزخانە و مەرزی لاوەکی شێ لە ئێرانە ئەوەی پشتە و دەوروبەری. بەڵام ئەم داهاتە ڕۆژانە و هەفتانە کۆکرێتەوە دێتە بانکی کەلار و داهاتێکی ترش داهاتی ڕوسومات و باج و ئەوانەیە کە ڕۆژانە لە فەرمانگە جیازیەکانی حکوومەت کۆکرێتەوە و ئەوانش هەر بە پێی مەرجع ئیدارەکان و ڕێکارە یاسایەکانی خۆی ئەچێتە بانک و لەوێ ئەچێتەوە مەرجع ئیدارەکانی تر. هاوکەشی خۆشە لەبارە خۆشە قسەکردن. بەخێر بێتەوە کاکشاب. کاکشاب پێم خۆش بوو ئەو سەرچاوە ئاوایانە یاوەکو بڵێم ڕووباری سیروان بە تەنیشتی کەلارەوە تی ئەپەڕێ. ئایا بیر لەوە نەکراوەتەوە شوێنێکی گەشتیاری گەورە دروست بکرێت بۆ کەلار بۆ ئەوەی خەڵکی ئێمە زیاتر ڕۆکاتە شارە گەورەکان و سلێمانی و شاری هەولێر و شوێنە گەشتیارەکان؟ باشتر وایە ئەو شوێنە سەر بڵێم ڕووباری سیروان بکرێتە شوێنێکی گەشتیاری و خەڵکی شارەکانی ڕوو لە کەلار بکەنەوە داهاتەکەشی هەر بۆ کەلارە بێ و خەڵکی کەلاریش ئەتوانێت سودمەند بێت لەو شوێنە گەشتیارانە. وەک باسم کرد پێشتریش کەلار شوێنێک و پێگەیەکی جوگرافی گرنگی هەیە لە هەموو ڕوویەکەوە. هەم موقعێکی جوگرافی هەیە، هەم بازرگانیە، هەم ناوەندێکە بۆ بەستنەوەی کەلار بە شارەکانی ترەوە.
لە ڕووی گەشت و گوزاریشەوە ئەکرێت کەلار ڕووباری سیروان بە تایبەتی بە درێژایی سنووری کەلار ئەکرێ ئەمە بەکار بهێنرێت بۆ ئەوەی بتوانین پرۆژێک گەشت و گوزاری و وتێل و شتی گەشت و گوزاری زۆری لەسەر دروست بکرێت و لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمانیش بەرنامەیان هەبوو ئەوەی من ئاگدار هەبوو کۆمەڵی پرۆژیان هەبوو پرۆژەکان بەهۆی خەیرانی داریەوە ڕاگیراوە ئەکرێ ئێستاش حکوومەت بیر لەوە بکاتەوە مەسەلەن بۆ ئایندە بیر لەوە بکاتەوە کەلار بکرێتێ وەکو سەرچاوێکی داهات هەر وەکو خۆشگوزارانی بۆ خەڵکی ناوچەکەش و ئەکرێ ئێمە ئەم دەوروبەری کەلار و دێهاتەکان و ناحیەکان و شارە گرنگەکانی وەکو کفری وەکو خانەخین و جەلەولا شوێنەکان دیالە لە بەرەوە عەرەبێکی زۆر لە بۆنەکانە ڕۆکاتە کەلار ئەکرێ ئەمانە ئیستیسمار بکرێت هەم بۆ حکوومەت دەهاتێکی باشە هەم جوانیەک و سروشتێکی جوان و گرنگێکی زیاترەدا بە کەلار بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئێمە نەمانتوانیوە سوود لەو بوارە وەرگرین هەرچەندە پلان و بەرنامە پرۆژە هەبووە بەڵام بەهۆی خەرانی دارایی ئەوانە هەمووی ڕاگیراون ئێستا ئەوەی ئاگادار بم چەند ڕۆژێکی دی یادی 48 ساڵەی بە قەزابوونی کەلارەکرێتەوە لە کەلارەوە پێم خۆشە باسێک لەو یادە بکەی و ئەو یادە لە چەندەم ساڵێتی و بەتەمان کار و چالاکیەکان لەو یاداچی بێ وڵای یادی ڕۆژی کەلار لە 28 دووە من لە 2015 دەست بەکار بووین ئێمە ئەو یادەمان وەکو بیرۆکەیەک لەگەڵ کۆمەڵێک ڕۆژنامەنووس و کۆمەڵێک کەسایەتی لە ئاستە جیاجیەکاندا و مامۆستایان زانکۆ ئەوانە بیرمان لەوە کردەوە یادی ڕۆژی کەلار بکەینەوە کە باس لە گرنگی کەلارەکەین باس لەوەش بووم کەلار سەرەتای دروستبوونی نوێژۆکەی بۆیە خۆشبەختانە پارساڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کاکوبات بەشداری کرد لە یادەکە و بۆ مای خێر بۆ کەلار و گەرمیان و دەوروبەری کۆمەڵی پرۆژەی باش لێرە سمارت کراوە ئەوانەی کە ڕاوەسابوون خراگرەوە یەکێک مەسەن لە سوودە گرنگەکانی توانین بڵێم ئەو یادە ئەو بیرۆکەی کە ئێمە دامان ڕەش بۆ مای ئەوەی کە لە سەردانەکەی بەڕێزیانە سوودی باش بکەینێتە کەلار ئەم ساڵ ئێمە یاد سێمی ساڵ ئەو یادەکەینەوە یادی 40 ساڵەیەتی ئەم ساڵ بە دیسانەوە دیارە ئەم ساڵ ئیدارەی گەرمیانیش هاوکارمان بۆ سەرپرشتیاری یادەکە و هاوکاری مادی کردوین ئێمە لای خۆمانەوە یادەکەم ساڵ بسوحەوت و بشۆشتێک کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر هەیە لە زانکۆ کۆمەڵێک چالاکی هەیە دواتر کۆمەڵی چالاکی ترمانی شەبێ دوای نیوەڕۆ لە ناو کەلارە بۆ ڕۆژی 28 دوو چالاکیەکان و گەرمەی چالاکیەکانی ترمان ناوە هۆڵی وەرسی و لاوانە ئەبێت ساڵانەش هەر لەوێ بووە ئەم یادی ڕۆژی کەلار و یادی بە قەزابوونی کەلار یادێک ئێمە بەلای خۆمانەوە بە گرنگ ێزانین و ئەو یادەی بە زندوی بمێنێتەوە. ساگیان بەرنامەی کاران ئەم جارە ڕووی لە مێژووی کەلار کردووە و ئەمەیە بزانم مێژووی کەلار بۆکەیە گەڕێتەوە و ناوی کەلار لە چی هات؟ بەڵێ بەخێراتتان دەکەین بۆ بەسەرکردنەوەی ئەم شارە دیارە کەلار بیربۆچوونی زۆری لەسرە بەنسبەت ناوەکەیەوە یەکێک لەو بیربۆچوونانە ئەوەیە کە ئەم شوێنە شوێنێکی دووردەست بووە لە کۆنا ئەم گوندێک بووە تەبعاً ئەم گوندە شوێنێکی بڵێن کەلاڕێ بووە ئەو خەڵکەی بەم ناوچە تێپەڕیون نەگەیشتونەتە یعنی شوێن بڵێن شوێنەکە بە لاڕێ ڕۆیشتووە بۆیە ئەمە بیربۆچوونێکە بەوەی کە کەلار لە کەلاڕێوە هاتبێ بیربۆچوونی تریشمان هەیە لە سەرەوەی کە ئەم شوێنە بڵێن
ئاسکێکی زۆری تیاژیاوە لە کۆنا ئەم یار دیارە لەوە هاتبێت گوایە شوێنی ئاسکەکان. بەڵام بیرروبۆچوونی ئەوەی کە ئێمە لە ڕاستیەوە نزیکە و سەرچاوەکان زۆرتر باسی لێوەکەن هاتنی عشیرەتی گێژە بۆ ناوچەکە و بەتایبەت بۆ گوندی کەلاری کۆن کە بنچینەی دروستبوونی شاری کەلارە. ئەم عشیرەتە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە و بەتایبەت لە ناوچەکانی زەهاوە هاتوون لەو شوێنە شتەجێ بوون. دیارە ئەم گوندە پێشتر نەبووە، ئەوان هاتوون ئاوەدانیان کردوێتەوە و لە شوێنێکەوە هاتوون کە گوندەکەی خۆیان لە بڵین زەهاو لە ناوچەی زەهاوی ڕۆژهەڵاتی کوردستان گوندەکەیان ناوی کەلاردەشت بووە. کەلاردەشت دیارە کە هاتوونەتە ئێرش هەر ناوی گوندەکان بۆەوە ناوناوە بە ناوی کەلار کە ئەمەیان زۆرتر باسەکرێ و لە ڕاستیەوە نزیکە. ڕاستەکە مامۆستاگیان وەکووە بینی کەلار چۆن بڵێ لە ڕووی گەشەکردنەوە گەشەیەکی زۆری کردو لە ڕووی دانیشتوان و لە ڕووی جگرافیاوە. ئەمەیە بزانم چۆن ئەو قۆناغە سەختانەی کە کەلارتی پەڕێوە بۆتە ئەم شارە گەورە باسی ئەو سەردامانن بۆ بکەی تاوەکوی ئێستا. دیارە ئێمە دروستبوونی گوندێک و کەلار یەکێکە لەو قەزایانی کە تایبەتمەندێکی خۆی هەیە بگرێت لە هەموو شار و قەزاکانی هەرێمی کوردستان جیاوازترە بەوەی کە لە گوندێکەوە ئەبێتە قەزایەک، یعنی بە شێوەیەکی سروشتی گەشەی نەکردووە، بە قۆناغی ناحەیە تێنەپەڕیوە، ڕاستەخۆ لە گوندێکەوە بووە بە قەزا. ساڵی 1970 بە مەرسومێکی تایبەتی ئەو کاتەی حکوومەتی عێراق بە مەرسومی ژمارە 159 لە یاسای پارێزگاکانی عێراقی ساڵی 1969 کەلار کراوەتە شاری کەلار کراوەتە ناوەندی قەزاکە. دیارە ئەم شارە لە ساڵی 1970 ژماری دانیشتوانی کەم بووە، بە ژمارە هەمانە 2323 کەسێکی تیاژیاوە. بەڵام دیارە دوای ئەم شارە دوای 4 ساڵ لە بوون بە قەزای گەشاکە، ئەویش بەهۆی نەهامەتێکی تری کوردەوە، بەهۆی ئەوەی کە ڕاپەڕی بڵین بزوتنەوەی کوردی لە ساڵی 1974 کۆتایی بە بزوتنەوەی کوردی ئەێنرێ و دێهاتەکانی ناوچە سنووریەکان بەتایبەت ناحەی قۆرەت و گوندەکانی دەوروبەری کە ناوچێکی فراوانە خەڵکێکی زۆر لەوێ ئاوارە ئەبن و ڕائەگوازرێنەوە بۆ ناوچەکانی باشوور ناوەڕاستی عێراق بۆ ماوەیەک لەوێ مێنێنەوە. دیارە دوای ئەوەی کە ئەگەڕێنەوە دێن خەڵکی ئەو شوێنەی خۆیانیان لێ قەدەغا ئەکرێ و ڕوئەکەنە نزیکترین شوێنی خۆیان کە کەلارە. نەوی کا ساڵاکیان سلام و سەرچاوانم باشی یاخوا بەخێر حواڵە بەسەر چاو ماچن سپاس بۆم دەرفەتەی کە بۆمان پێم خۆشە کاک ساڵح سەرەتا لەوە دەست پێ بکەم کۆکردنەوەی ئەم ئاسەوارە کۆنانەوە ئەم شوێنە فۆلکلۆریە تۆلەکەیەوە دەست پێ کردووە و ئەو شتانە چین کە تۆ کۆیانەکەیتەوە کێ هاوکار دەبێ لەو شتانە. من لە دوای 75 دەستم پێ کرد هەتا ساڵی 77 ماڵمەها دە شاری کەلار لە کەلار نیشتەجێ بووین دەستمان کرد بە کاسبی بیرم لەم شتانە کردەوە ئەوە بەقڵ دوێخانێکی گەورەوە و ماڵەکەی باپیرە گەورەم کۆ بکەمەوە لە عەشاکانی ماڵی باپیرم با شتانیشتان پیشاندەم وەکو هەنێشتی گرنگی تایە و من کە گەیشتنە شاری کەلار و کاسبیمانە کرد هەر ڕۆژانە پارچەیەکم کۆ ئەکردەوە لەو پارچانە کە ئەمبینی ماڵی باوکم بوویانە و لە دوای ئەوە گەیە ساڵی 1970 بەداخەوە 1970ەوە ئەنپالەکەمان بینی هەموو دیەکانمان ڕمیا لەو شتانە وتم جارێتر ئەو ژنانە و ئەو کەسانە نامێنێ و ئەمە ئەم بنە ماڵان هەمووی تێکچوون با کۆمەڵی لەو غرازانە کۆکەمەوە. بەڵام چتی بە نرخیتایە لە شوێنە کەلەپورەکەی تۆ پێم خۆشە بە نرخترین چتی ئەم کەلەپورەم هەم پیشان بی و هەم باسی مێژوەکەیم بۆ بکەی بۆ ئەوەی
کە ئاشنابێ بە دەرەوەی بەڵێ من هەموو شتی کە لە بڕ خۆشەویستە لای من بۆ نمونە ئەگەر بە ئەوە شتێکی تری شەیە باستێکم ئەم کتریە لە جیهانە ئەم کتریە یەکەم کتریە دروست کراوە ئەمە ڕسمی سعدی شیرازی یاقوت سەفاری لێکراوە ڕێحان سنجار 5 کیلۆنی و قورسە لە زی و مست دروست کراوە هی ماڵێکی لەو بنەماڵانەیە وایسا هەمویان گشتی وێران بوو تێکچیەکە بە بۆنێ ڕژێمی باسەوە ئەمە 240 پیاڵە ئاوەگرێ 5 کیلۆنی و قورسە شتێکی نادرە لای من و دەگمەیە لە هەموو دنیایشە دەستکرد بە نرخە ئەمە کارسازی دەسە ئێران پێی ئەڵێ ئەوە سەماوەری خەڵوزە ئەو سنووقە زیاد لە 400 ساڵ تەمەنیە بێ ئەمانە مز کۆنە ئیسە خەڵک ئەڵێن مز تەمەنەکەی چەندێکە بێ ئەمە پێ ئەڵێن ئەمە بزندۆشی پێ ئەڵێن شیریان بەناو ئەمە کردووە ئەمە چرای ئەوسا ئەڵێن سکەی قەتار بووە بەس بازێ دەوڵەمەنیش بەکاری هاوردووە ئەمە ئەوزەنی ئەمە تەمەنی زیاد لە 1000 ساڵە بێ چی ئەمە ئەمە ئین ئەسپسوواریە بوو ئەوسا بووکەم مۆلیکا نەبوو ئیستەم سیارە جوانانە وایسە هەپەیا بووە ئەمە مۆلیکایی ئەو بووکە بوو پێ گوێزرایەتەوە ئەو ڕۆژە سوارچاکی ئەم خاڵیانەمانە هەورێ شمە ئەمە هەمووی ئەم شتانە هەر یەکێکی مێژوویەکی هەیە لە لای من و یادەوەریەکی هەیە ئەمە هی مەجەوهراتی ماڵی مەلیک فەیسۆڵ و مەلی غازی ئەوانە ئەمە هەمووی زیوە چۆنی دەستکەوتەوە کاک ساڵح پارە کڕیمە پارەی باشیش هەر وەڵای شتێک نییە ئەمە پێڵێن ساز کەشیەکەی حەزرەتی نوح وا ئەڵێن ئەگەر لە ئەوی نەبێ ئەمانە بۆ ئەم وێنانە ئەوە ئەحمە حەسەن بەکرە ئەمە مەلیک حسەینە ئەمە پیاوە کۆمەڵێ پیاوی عەشەدی ڕۆغزاییە لە شارە زوور و گەرمیان ئاوا کۆمەڵێک کەسایەتی وێنەمان گردوون ئەمە هەمووی بە یەک باسێکی ئەم چیخ و ئەم سێ گۆشەی نازانم ئەمە چیخی ئەسپەر پێچی پیاڵێن ئەمە این دەوری دەوارەکانی کوردەواری ئێمە بووە بەس بەداخەوە ئێستا ئەو ژنانە نەماون ئەمە پوزەوانە و کلێدەی پێشمەرگە بووە ئێستا ئەو ژنانە نەماوە دروستیکە لە ئێرانە جار جار ماوە بەس دەردوای ئەو چەند ژنەی ئەویش نامێنێت ئەبوایە ئێمە چونکە لە دەوارە بژیاین و زۆربەی دەوار نیشینەکانمان کوردەواری نەبایە ئیسەیش ئەگەر بۆ نمونەش وایە دەوارێکمان لە شوێنێکە هەڵدایە کە ئەژنەبیەکان و بیانی و عەرەبیەکان هاتن بیان زانای ئێمە حەزاریەکان ئەوە دەوار نیشینەکانی ئێمەیە و ئیشەڵا ئەگەر بیژمێنێم دەواری هەڵەدەم لە شوێنێکە هەتایی زمسان و هاوین هەر کەسی هاوی سەردانیشی بکە ئیشەڵا. ئەمێ بپرسم زانکۆی گەرمیان مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە و چەند کۆلێژ لە خۆی ئەگرین. سەرەتا بە خێراتنتان دەکەین بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر باشە بەڕێستان وەکو کەناڵێکی ڕاگەاندنی سەتەلایت هاتوون بۆ دەرخستنی ناوچەی گەرمیان بە تایبەتی زانکۆی گەرمیان کە دەستگایەکی ئەکادیمی باڵا دەستە لە ناوچەی گەرمیانە. زانکۆی گەرمیان سەرەتای دەستپێکردنی لە ساڵی 2004 دەستپێکات کە بە کۆلیجی پەروەردە لە کەلارە سەر بە زانکۆی سلێمانی بوو دامەزرا، دواتر کۆلیجی ئاداب لە شاری خانەقین و کۆلیجی پەروەردەی وەرزش هەر لە هەمان شاری خانەقین، دواتر کۆلیجی
پەروەردەی بنەڕەت لە شاری کەلار واتە سەرەتای دەستپێکردنی لە 2004ەوە دەستی پێ کردووە ئەو کۆلیژانە هەمووی سەر بە زانکۆی سلێمانی بوون. لە ساڵی 2010 بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران زانکۆی گەرمیان بە شێوەیەکی سربەخۆ دامەزرا لە شاری کەلار ئەم کەمپە بوو وەکو بنەمایەک لەوێ بوو بە زانکۆی گەرمیان بە شێوەیەکی فەرمی. دوای ئەوە چەند کۆلیجێکی تر کرایەوە، کۆلیجی کشتتوکاڵ لە شاری کەفری، کۆلیجی ئەندازیاری، کۆلیجی یاسا. ئێستا کۆی و کۆلیژانەی کە هەمانە لە زانکۆی گەرمیان بە هەموویەوە 7 کۆلیجە لەگەڵ دوو بەش ئەو دوو بەشە سەر بە سەرۆکایەتی زانکۆن. دوو کۆلیجی لە شاری خانەقینن، کۆلیجی زانسە مرۆڤایەتیەکان لەگەڵ کۆلیجی پەروەردەی وەرزش و کۆلیجی کشتتوکاڵ لە شاری کەفریە، باقی کۆلیجەکان لە شاری کەلارن لە ناو کەمپی زانکۆ. چەند خولی دەرچوونی هەیە زانکۆی گەرمیان و ئایا خوێندکاری دەرەوەی شارەوە خوار و عێراق دێنە ناو زانکۆی گەرمیانەوە خوێنن؟ بەڵێ ئەگەر بێت بۆ شێوە حسابی بکەین کە لە 2004ەوە کە ئەو کات سەر بە زانکۆی سلێمانی بوو تا ئێستا 10 جیل تەخەڕوجی پێ کردووە، بەڵام بە شێوەی فەرمی وەکو زانکۆی گەرمیان کە لە 2010 دامەزراوە ئەم ساڵ سێمین وەجبەمان بوو وەکو زانکۆی گەرمیان بە شێوەیەکی فەرمی. خوێندکارانی دەرەوەی شاری کەلاری زۆرن. ئێستا بۆ نمونە لە شاری خانەقین بەشی ناوخۆمانەیە، لە شاری کفری بەشی ناوخۆمانەیە، لێرە لە کەمپەکە 4 بەشی ناوخۆمان هەیە. ژمارەی خوێندکارانی دەرەوەی شار لە زاخۆ و تاوکو ئەگاتە دەربەنی خان ساڵانە لە 1000 تێ ئەپەڕێت لە کچان و کوڕان، واتە خەڵکی شارەکانی تر بە شێوەیەکی گشتی لە هەموو شارەکانی کورسانەوە و زانکۆکانی تر خوێندکارمان بۆ دێ و خوێندکارانە لە بەشە ناوخۆیەکان جێگیرەکەین. لە خانەقین بەشی ناوخۆمان هەیە، لە کەلاریش 4 بەشی ناوخۆی گەورەمان. بەڵێ خوار و عێراقانی خوێندکاری خوار و عێراقوانە بەشەکانی عێراق خوێندکاری خوار و عێراقمان نییە، بەڵام ناوچە دابڕێنراوەکان ئەوانەی لە لێواری کە هەرێمی کوردستانن هەندێک جار ساڵانە بە شێوەی لیستی جیاجا پێشکەش بە زانکۆی گەرمیانەکەن. ئەگەر داوە شوێن کە شوێنیانەکەینەوە هەر ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کورسانن، بەڵام ناتوانین بڵێن دەرەوەی هەرێمی کورسان وەکو ناوچەکانی. بەڵێ زانکۆی گەرمیان تا چەندێک پێویستە بۆ ناوچەی گەرمیان بە تایبەت شاری کەلار؟ وەڵاهی ئەوەی کە گەرمیان یا شاری کەلار بە شێوەیەکی گشتی نەبینی بێ پێشتر ئەتوانێت بەراوردێکی ئەوە بکات کە زانکۆی گەرمیان لە ساڵانی پێشوو لەگەڵ ساڵانی ئێستاە کە زانکۆی تایە چ جیاوازیەکی هەیە. حتمەن دەستگایەکی ئەکادمی وەکو زانکۆی گەرمیان ڕۆڵی گەورەی هەیە لە ڕووی وشارکردنەوە و ڕۆشنبیری و بەرزکردنەوەی ئاستی زانست و ئەکادمی لە ناوچەکەیە کەوا ئەکات خەڵک بە تایبەتی لە ناو شارەکانە بەراوردێن کێبڕکەیەک بکات بۆ دروستکردنی بینایەوە، بۆ دروستکردنی بازار و چۆنێتی هەڵس و کەوتکردن. ئەمانە هەمووی کاریگەری خۆی هەبوو بۆتە هۆی ئەوەی کەوا جموجۆڵێکی سەقافی، جموجۆڵێکی ڕۆشنبیری لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بەرز بێتەوە. یعنی ئەمە خۆی لە خۆیان دیارە کە ڕۆڵی زانکۆی گەرمیان وەکو دەستگایەکی ئەکادمی لەسەر ئەو باران هەبووە لە ژیانی ڕۆژانی خەڵکی لە ناوچەی گەرمیان. لەو بیابانە بێ مرۆتە لە ناو خاک و خۆڵی لماویە نەکەفنت بوو نەکەسێ تەڵقینی خوێندی. شارەی تۆ بوو کاک ساڵح. بەڵێ ئەوەی من ئاگادار بووم کە کاک ساڵح بەشێکی زۆری لە خانەوادەکەی بەرشاڵای ئەنفال کەوتوون. پێم خۆشە لە زاری خۆتەوە ئەو نەهاماتانێکا بەسەر تاتەوە بیستی. بەڵێ من هاوسەرەکەم 6 کوڕم و کچێکم ئەنفال کرا 30 ساڵ پێش ئێستا. 30 ساڵ پێش ئێستا دوای 30 ساڵ جارێکی تر برینەکانم هەرەکولێنەوە. ئەو ڕۆژگارە ڕۆژگارێکی هێندە ڕەش بوو، ڕۆژگارێک بوو کەوا قڕکردنی ملەتێک
بە بەرچاوی هەموو دنیاوە ئەنفال کرا کەس نەبوو کەس ئەوە لە شعرێکی درێژما هەیە کەڵێم کەس نەبوو کەس بەداخەوە ئێمە لەم سەردەمی ئەولەمە سێ جار تا ئێستاکیە بە سێ ئاەتی پیرۆزی قورئانەوە ئەنفال ئەکرێن ساڵی 1970 لەلایەن دەوڵەتی ئێرانەوە فتوای بە ئاەتی بە سوورەی نەسر کە ملەتی کوردیان تەکفیر کرد ساڵی 1970 حکوومەتی عێراق و سەدام حوسێن محەدیسان بە ناوی ئاەتێکی تری قورئانی پیرۆزەوە ئەنفالیان کردین ئەوە ئێستەیش ئەبینین دەوڵەتی تورک بەم عەزامەتی خۆیەوە هەر بە ناوی سوورەی فەتحی قورئانەوە ئەنفالمان ئەکەن ئەنفال برینێکە هەرگیز ساڕێژبوونی بۆ نییە هەرگیز خۆشببوونەوەی نییە یعنی ناتوانم لە چیا بڵێم دوای 30 ساڵ من چی باسی ئەنفالت بۆ بکەم من کوڕەکانم کچەکەم هاوسەرەکەم ژیانی دوور و درێژی ساڵانمان نەکفریان بوو وەکو لە شعرەکە نەکفنیان بوو کەسێ تەڵخینی خوێندن و نە گۆڕستانێکیش ئێستا ئێمە ئەم گۆڕستانەمانە کردووە بە ڕەمزێک بە سمبڵێک بۆ گیانی گەورەی ئەوان نازەم باسی چی ئەو کاتانێک کە عزیزانت یا چون کاک ساڵح خۆ لەگەڵیان بوو یاوەکو لە شاو بوویت لەکوێ بووی هەڵبەت لە هەموو قۆڵەکانەوە هێرش بوو بۆ سەر ناوچەکانمان من شێکێک بووم لەو پێشمەرگانەی کەوا لە بەرگریا بووین بەڵام کاتێک کە خەبەرمان زانی ڕێڕێوێکی بچووکیان کرد بۆ وەکو داوێک بۆی خەڵکەکە بە لێوە بڕۆن کۆمەڵێک بەکرێگیرا و پیاوی ڕژێم هاتبوو لەناو خەڵکە و تویان لێبوردنی گشتی و ئەفعامە هەر کەسێ بێتەوە لاقەی ناکەن ئەو خەڵکیش لەژێر تۆپ و تیارە و دەبابە و جاش و سوپایەکی زەبڵاحی ئەو سەردەمەی عێراقیە هەموو لایەکیان تەنی بوو لێوێ هێنایەن من لە دەشتی کۆیە بووم خەبەرم زانی کە ئەنفال کراون ئەو کاتێ ئێمە لە شەڕی بەرگری گەیشتینە شەڕی بەرگری دەشتیان کۆیە زیاتری تر بیستمان کەوە خەڵکەکەمان بێسەر و شوێن بۆم دەرفەتێکە ببەخشین دەست خۆش بێ ئەبینەوە هەموو ڕۆژنامانە کە مێژۆکەی گەڕێتەوە بۆ دوای نەوەتەکان و پێش 2000ەکان پێم خۆشە ڕۆژی ڕۆژنامەگەری ناوچەی کەلار بە تایبەتی لە کۆنەوە تا ئێستا بەڵێ بەخێر بێن مشاری کەلار لە ڕاستیە لایەنی معریفی لە کەلار ڕەنگە بۆ خۆی خاوەنی مێژوویەک بێت بە تایبەتی لە بواری پەروەردە و خوێندن و خوێندنی ئاینی لە کەلار لە 1930 خۆشببختانە قوتابخانەی تیاکرێتەوە کە کات حکوومەتی پاشایەتی بڕیاریکردنەوە قوتابخانە ئادات لە یەکەمی نۆزبەکانی خوێندن لەم سنوورە نزیکەی 32 خوێنکارە خوێنن کە خۆشببختانە چواریان کچە بێکە بۆ کاتە شتێکی تازابێ ئەمە ئەتوانین لێرەوەکو دەرفەتێک بەکاری بێنین کە لایەنی معریفی لە کەلار بۆ خۆی خاوەنی مێژوویەکەواتە ئەم لایەنی معریفیە کاریگەری لەسەرەوە بووە کە لایەنی ڕۆشنبیری و ڕووناکبیری لە سنوورەکەەوە لە کەلار گەشە بکەوە لە کەلار بێتە وەکو مەڵبەندێک بۆ چواردەوری خۆی لە هەفتاکان لە کەلار ڕۆژنامە و بڵاوکراوە دەرچۆ بە تایبەتی بڵاوکراوەی سەردیوارکە و کات لە قوتابخانەیەک بە ناوی قوتابخانەی ناوەندی کەلار دوو بڵاوکراوی سەردیوار دەرچۆتوانێت وەکو دەرفەتێکیان بڵێنەوەکو دەستپێکێک بۆ مێژووی کاری ڕۆژنامەگەری لە سنووری گەرمیان ئاماژەی پێ بدەین ئەم ڕۆتە بەردەوامە بێ بە تایبەتی لە دوای ڕاپەڕین کە لە نۆی سەی 1991 کاتێک شاری کەلار لەلایەن جەماوەر و پێشمەرگەوە ئازاد دەکرێت خۆشببختانە لە سەرەتاکانی ڕاپەڕینەوە لێرە ڕوتی ڕۆژنامەگەری گەشەکات ئەو کات کە لایەنی بڵێن ڕۆژنامەگەری حزبی لێرە هەبووە لە کەلار
یەکەمین بڵاوکراوەی دوای ڕاپەڕین لە تەمووزی 1990 بە ناوی میلکان کە ئەو کات ئۆرگانی لقی خانەقینی پارتی گەل بووە وەکو ئاگدارین کە خانەقین بۆ ماوەیەکی کەم ئازادکرا زۆربەی ئیشوکارەکانی خانەقین لێرە ڕای ئەکرا یەکەمین ڕۆژنامەی دوای ڕاپەڕین لە کەلار بە ناوی میلکان لێرە دەرچووە هەر لە 91 بڵاوکراوەیەکی دەرچێت بە ناوی ئازادی کە ئۆرگانی حزبی سۆسیالیست بۆ هەر بە هەمان شێوە لە خانەقین ئەم ڕەوتە وردەوردە لە کەلار لە نەوەتەکان بەردەوامە بێ و لە 96 یەکەمین ڕۆژنامەی تایبەتمەند بە بواری وەرزش لە کەلار دەرەچێت کە بە ناوی وەرزش و گەرمیان کە یانەی وەرزشی شێوەرانە و کاتە دەری ئەکات و خۆشبەختانە هەر لە کەلار ڕەوتی ڕۆژنامەگەری و کای ڕۆژنامەنووسی گەشەیەکی باشی کردووە کە کۆمەڵێک ڕۆژنامەنووس کۆبوونەتەوە بیریان لەوە کردەوە کە بڵاوکراوەیەک لە کەلارەوە بۆ کوردستان دەربکەن کە ئەو کات لە 98 بڵاوکراوێک بە ناوی گۆڤاری هەر ناوەکەی بەو شێوەیە بووە دەریان کردووە کە لە کەلارەوە بۆ کوردستان واتە تەنها سنووری کەلار نەبووە و لە کوردستان بڵاو کراوەتەوە ئەم ڕۆتە بەردەوام بۆ تا ئەو کاتەی کە لە دوای پرۆسەی ئازادی عێراق خۆشبەختانە دەبینین لە کەلار ڕەوتی ڕۆژنامەگەری هەنگاوێکی باشتر بەرەو پێشەوە چێت. ساڵاتیان پێم خۆشە سەرەتا باسی مێژووی قڵای شێروانەمان بە بکەی و کەی دروست کراوە و کێ دروستی کردووە. بەپێی زۆرێک لە بەڵگەنامە و سەرچاوەکان قەڵای شێروانە ساڵی 1966 تا ساڵی 1974 لەلایەن خوالی خۆش بوو حەمە پاشای جافەوە دروست کراوە بەبەستی نیشتەجێبوون و حکوڕانیکردنی هۆزی گەورەی جاف لە ناوچەکەدا و قەڵاکە پێکاتوە لە ژێرخانێک و دوون و هەم کە هەر هۆمێکی چەند ژوورێکی تایە و ژووری سەروەی کە بە کڵاو فەرەنگی ناسراوە ئەو ژوورێشی تایە بەڵام مێژووی قەڵاکە و مێژووی ئەو تەپی کە لەسەری دروستکراوە دوو مێژووی زۆر جیاوازن بەپێی ئەو کاریکردنە پشکنانەی ساڵی 1970 لە قەڵاکە کراوە ئەو کاروکردنی پشکنێنە خێرانەی کە بەڕێوەبەراتەکەمان بەڕێوەبەراتی شۆناوی گەرمیان ئەنجامی داوە مێژووی تەپەی قەڵاکە لە چەند چینێک پێکاتووە بۆ سەردەمەکانی ساسانی و ئەشکانی و ئیسلامی دەگەڕێتەوە. تەپەکە خۆی هەر دروستکرا بوو یاوەکو دروست کراوە. تەپەکە تەپێکی شوێنەواریە چین لەسەر چین بۆ ماوەی ژیانی تا بووە لە چینی خوارەوە بۆ پێش 2000 ساڵ پێش زای نەگەرێتەوە چینی سەرەوەی بۆ سەردەمی ئیسلامیەکان دەگەرێتەوە واتە ئەم تەپەیە هەر خۆی دروست بووە لە پاشماوەی شوێنەوارەکان و بینایەکانی ترە. پێم خۆشە باسی مۆزەخانەکەم بۆ بکەی و مۆزەخانەی کەلار کەی دروست کراوە و کێ دروستی کردووە لەسەر ئیمکانەتێکی ئەو مۆزەخانە دروست کراوە. مۆزەخانەی گەرمێن لە 16 2014 لە ساڵیادی کیمیایی بارانی شاری هەڵەبجەی پیرۆزا کراوەتەوە ئەو مۆزەخانە بە هەوڵ و هیمەتی بەڕێوەبەراتی شوێنەواری گەرمیان و چەند کارمەندێکی دڵسۆز لە بەڕێوەبەراتەکەمان توانیمانە دروستیکەین هەرچەنە تەمەنی مۆزەخانەکەمان کەمە بەڵام خۆشبەختانە توانیمانە زیاتر لە 500 پارچە شوێنەواری گرنگ و مێژووی ناوچەی گەرمیان و کەلار بە تایبەتی تیان نمایش بکەین کە کۆنترینیان بۆ سەردەمی حەلەب دەگەرێتەوە کە 4500 ساڵ پێش زاینە واتە 6500 ساڵ پێش زاین ژیان لە کەلار و لە دەوروبەری شاری کەلارە بەردەوامەوە. ئەو ئاسەوارانە کە لە مۆزەخانەکە بینراو بینیمان خۆتان بە دوای ئەگەڕێن ئەی دۆزنەوە یاوەکو ئەی کڕن یاوەکو خەڵکانێک هەیە لە دڵسۆزی خۆیانە زۆربەی ئەو پارچە شوێنەوەرە کە بینیتان لە مۆزەخانەکەمانە لە ئەنجامی کاریکردن پشکنی بەشی پشکنین بەڕێوەبەراتەکەمانە دۆزراوەتەوە ئەو لە پێش دروستبوونی ئەم قەیرانە و ئەم ڕۆژە ناخۆش لە هەرمی کوردستانە کە توانیمانە ساڵانە چەند کاریکردن و پشکین بکەین و ئەو پارچە شوێنەوارانە بەدەستی خۆمان لە شوێنەوارەکانی گەرمێنە بدۆزینەوە. پێم خۆشە باسی لە ماوەی ڕابردووە ئەو بوومە لەرزانە کە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووە بە تایبەتی شاری کەلاریش بۆ هۆی ڕوخانی بەشێک لە سەرەوەی قڵای شێروانە ئایا ئەوە چتان کردو بۆی دروست پیرێتەوە یاوەکو چ لایەنێک هەوڵی داوە کە هاوکارتان بێ بۆ دروستکردنەوە قڵاکە بەداخەوە ئەو بەنەرزەی ساڵی پار لە کوردستان و ناوچەی گەرمیاندا زیانێکی زۆری بە قەڵای شێروانەوە بینی گەیاندکەوە ببینین کە بۆ هۆی بێ ڕوخانی بەشی نهۆمی سیەم کە بە کڵاو فەرەنگی ناوبانگە بڕوخێت و چەند درزێکی گەورە لە نهۆمەکانی خوارەوە ڕوو بدات و تا ئێستا لە ئێستادا
زانکۆی گلاسکۆی بریتانی لەگەڵ ڕێکخراوێکی هۆڵندیە کلااوس پرنس بەڵێناندا هاوکاریمان بکەن لە نۆژەنکردنەوەی خڵاکە بۆ خۆشبەختانە لە هەفتەی ڕابردووە بەکو بەش یەکەم لەو پارە کە دابینکرددانراوە بمان و دابین کراوە گەیشتە دەستمان بە نیازین لە هەفتەی ئایندەدا کۆبنوێ بکەین لەگەڵ لایەنە پەیماندارەکانە بتوانین پلانێکدا بنین چون ئەو زیانانەی بەر خەڵاکەوتووە کەمی بکەینەوە و نۆژەنی بکەینەوە. ئافرەت ڕۆڵێکی بەعام بەگشتی لە شاری کەلارە زۆر بووە چ لە کۆن و چ لە ئێستا جا پێم خۆش ئەو ڕۆڵە لە دەمیتەوە بیویستم زانم چۆنین بووە کاتی. دیارە کەلار مێژووی ئاودانبوونەوەی ئەگەڕێتەوە بۆ سێکانی سەدەی ڕابردوو ئەمەش شان بەشانی ئەوەی کە ئاودانی هەبووە بواری ڕۆشنبیری و کار و خوێندن و زۆر شتێدا سەری هەڵداوێک لەوانە قوتابخانە لە ساڵی 1930 کە کراوەتەوە یەکەم با بڵین خوێندکار کە تیایدا داخڵ کراون بەشداری خوێندنیان کردو و دەستیان بە خوێندن کردووە کۆمەڵێک کوڕ بوون و تێدانە کچیش هەبووە یعنی شان بەشانی کوڕان کچانیش بەشداریان کردووە لە سەدەی ڕابردووە. 2000 کەلار لە ساڵی 1970 بڕیاری بە قەزابوونی دەرکراوە بەڵێ هەر دوای ئەوەی کە کەلار بۆ بە قەزا دیارە کۆمەڵێک شت لەم شارە وردە بەرە و گەورە بوونەوە و ئاودان بوونەوە ڕۆیشتۆ دیارە کە ئاودان بوونەوە لە هەر کوێیەکە ڕووەدا ژمارەی دانیشتوان زیاد دەکەن خەڵک زیاتر چاوکراوە کە چاوکراوە بێ کۆمەڵێک بزوتنەوە و کار و بواری ڕۆشنبیری دێتە ئاراوە لەوانە ژن هەرشان بەشانی پیاوان چ لە خەباتی سیاسیە هەروەها لە خەباتی ڕۆشنبیریە و کۆمەڵێک بواری ترا لە بەشداری خوێندنە ئەمانە هەمووی ڕۆڵیان هەبووە. لە قوتابخانە سەرەتایەکانی کە لە کەلار کراوەتەوە با بڵین بەڕێوبەرەکان لە ساڵی هەشتاکانە بەڕێوبەری ژنمان هەبووە وەکو بەڕێوبەر لە قوتابخانەکانە دەست بەکار بوون دوجار ئێمە ئافرەتمان هەیە لە زۆر بوارە کارەکە گەر بێت و سەیری بزنەوەی ڕۆشنبیری ژنان بکەی لە گەرمیانە بزنەوەیکی برفراوانە بە گوێرەی ناوچەکە بە حکمی ئەوەی کە ناوچێکی باڵین زۆر فراوانیش نییە ناوچێک بۆ لە ناکاو با بڵین گەشە سندوی بەخۆ بینی و گەربین باسی ئەم دوایە بکەین. ئەبینین هەر لەو کاتەوە هەتاوکو ئێستا ژنان ڕۆڵی گرنگیان هەبووە و ئێمە ئافرەتمان هەیە خاوەنی دە کتێبی چاپکراوی خۆیەتی و هەیمانە خاوەنی چەند کتێبێکی تریشاوە لە مەجالە جیاوازەکانە بە حکمی ئەوەی لێرە تا حدێک ئافرەتان ئەگەرچی سەیری کۆتوبەندی کۆمەڵایەتی بکەن سەرباری ئەوانەی ئافرەتان توانیوانەوە قەیدانە بشکێن و بەخۆیان بێنە دەرەوە کار بکەن و هەروەها لە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی و بەرهەمی کارە ژنان بە هەمان شێوە کاریان کردووە و یەکەمین ڕادوی ژنان لەسەر تاسەری عێراق لە کەلاردا مەزراوە بەڵێ دوجار ڕۆژنامە لە ساڵی 2023 دوای ئەوەی پرۆسەی ئازادی عێراق ڕوودا کۆمەڵی گۆڤار و ڕۆژنامە لە ساڵی 2005 بەدواوە دەرکران لەوانە ژنان ڕۆڵیان هەبووە پاشکۆی تایبەت و ڕۆژنامەی تایبەت بە ژنانیش هەبووە و هەتاوکو ئێستاش گروپێک ستافی کچان هەن ڕۆژنامەی نەوژین دەکەن بۆ خۆیان کچان سەرپەشتی ئەەکەن و ستافی کارەکانیشان هەر لە کچانن بەرنامەی رادیۆی ئێمە رادیۆمان هەیە لە گەرمیانە حاڵی حاضر سەرجەم کارمەندەکانی ئافرەتن بەڵێ ئەگەرچی رادیۆکەش تایبەت نییە بە ژنان بەڵام سەرجەم کارمەندەکانی ئافرەتن. مامۆستاگیان هەرچەندێک ئەوەکە باراناویە ئەبوو ئێمە بچوان سەر ڕووباری سیروانە بەرنامان کرا بەڵام هاتی ناویزگەی باخی کەلار بۆ تاقیمکردنی ئەم بەرنامە پێم خۆشە سەرەتا باسی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی کەلارم بۆ بکەی لە ساڵی چەند دامەزرا و چۆنین بوو کارەکانتان جێبەجێ کرد. بەڵێ هەر لە دوای دروستبوون و بە قەزابوونی کەلار لە ساڵی 1970 فەرمانگەی کشت و کاڵی لە کەلار دامەزرا ئەو کاتە ناوی تێبینەرایەتی کشت و کاڵی کەلار بوو دواتر ناوکە گۆڕابوو بە لەخی کشت و کاڵی کەلار بینایەکیان بۆ دروست کرد لە تەنیشت قایمقامێتی ئێستای حازری ئێستا کە هەیە. 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030 2031 2032 2033 2034 2035 2036 2037 2038 2039 2040 2041 2042 2043 2044 2045 2046 2047 2048 2049 2050 2051 2052 2053 2054 2055 2056 2057 2058 2059 2060 2061 2062 2063 2064 2065 2066 2067 2068 2069 2070 2071 2072 2073 2074 2075 2076 2077 2078 2079 2080 2081 2082 2083 2084 2085 2086 2087 2088 2089 2090 2091 2092 2093 2094 2095 2096 2097 2098 2099 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
سەرچاوەکانی ئاوی ئەم ناوچەیە زۆرتر ڕووباری سیروانە ڕووباری سیروان ڕووبارێکی دێرینە و ئەم ناوچەیە لە خێروبێری سوودیان زۆر وەرگرتووە و چەندین جۆگەڵە و جۆگایان ڕاخستووە لەو شوێنەوە ئاودێری زەویەکانی زۆر باشە مامۆستا وەکو ئەبینین وێزگەی باخی کەلار شەتڵگەتان هەیە ئایا شەتڵگەکە سوودی بۆ کەلار هەیە و نێرداکردە شارەکانی ترەوە یاوەکوچی ئەم شەتڵگەیەکی باخداریە بەڵنی نەمامی باخداری دروستەکات و بە نرخێکی زۆر هەرزان درێت جوتیاران و ساڵانە بەرهەمەکانی پرتقاڵ و لەیمون و هەنار و نارنج و زەیتون و زۆر لەوانە هەمووی باخداریە دابەشەکرێ بە سەرجوتاران ناوچەکە بنرخی داشکێنراو یعنی سەتەها هەزار نەمام زۆرتیایە بەرهەم دەهێنرێت ئەو سەرچاوی ئاوا جگە لەوە سەرچاوی ئاوی ترچی بوو جۆگەیەکی هەڵکەنرا بوو لە سەرچاوەکەی کانیاوێک بوو لە نزیکی سێ خەلیلەوە هات بەرەو کەلاری کۆن تاوەکو ماوەیەکی زۆر ئەو سەرچاوێکی ئاو بوو بۆ ناوچەکە ئەی باشە ڕووباری سیروان خۆ ئەو کاتەژانی هەر بووە مامۆستا چۆن بیرتان لەوە نەکرێتەوە سوود لە ڕووباری سیروان زیاتر وەرگن وەک لە سەرچاوی کانیا و سەرچاوی ئاواکانی تر ڕووباری سیروان دیارە ئەو کاتە تەنها لە دەربەنی خان ئەو بربەستە گەورەیە کراوە و سوودێکی باشی هەیە و هەروەها دەیەها پرۆژێ ئاودێری کراوە ئەو پرۆژەی ئاوی شێخ لەنگەرە نزیکەی 7,000 دۆنم ئەکاتە بەراو هەروەها پرۆژەی ئاوی سەلام هەروە پرۆژەی مێنتاوە چەندین پرۆژێ ئاودێری هەیە پرۆژەیەکی ئاودێری لەو بەری سیروان هەیە باڵەجۆ ڕووبەرێکی زۆر ئەکات زیاد لە 7,000 دۆنم ئەکات بە بەراو ئەنی زۆر وەرگیراوە لە ئاوی سیروان جگە لەوە لە ناوچەکە بیری توازیشیان بەکار هێناوە یەکەمین بیر لە کەلار لە ساڵی 1953 لێ دراوە و دواتر سەتەها بیر لێ دراوە ئێستا ناعور و بیرۆوانە ناوچەکە ناوچەیەکی خۆمان ناوچەیەکی تەختاییە تا ڕادەیەک زەویزارەکەی زەویزارێکی بەپیتە چووکە ناوچەکە نزیکە لە ڕووباری سیروانەوە و گڵەکەی نیشتنیە گڵەکەی قاوای باوە ڕێژەیەک مادەی ئۆرگانیتیا هەیە باشە بۆ کشت و کاڵ گەنم جۆ نیسکنۆک پەتاتە پیاز ئەوانە لە دێر زەمانەوە چێنراوە و سوودەکەشی لە ئاوی سیروانەوە هەموو زۆرتر خۆی ئەم حتا ئاوی ژێرزەوەکەی بەهۆی ئاوی سیروانەوە ئەمە حەوزێکی ژێرزەمینیە لە 50 بۆ 100 ینی تا لە 50 مەتریش ئاوی دەسەکەوێت چونکە نزیکە لە سیروانەوە سەوزەیەکی گردەگۆزینە هەیە زۆر بەناوبانگە تابەتی تورەکەمان تووری گردەگۆزینە کەرەوز و تەڕە تێزە و سپێناغ و زۆربەی سەوزەگەڵایەکان بەرهەمهێنن و بازارە سلێمانی بەناوبانگە بە سەوزەی کەلار یان سەوزەی گردەگۆزینە بەناوبانگە. خۆشە سەرەتای دامەزراندنی سنتەری گەنجانم پێ بڵێت و ئەگەڕێتەوە بۆ چ ساڵێک بەڵێ بەخێراتتان دەکەم زۆر سپاس بۆ بەرنمەیە سەرەتای سنتەری چالاکی گەنجانی کەلار لە ساڵی 2002 دامەزراوە لەلایەن ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە دیارە سەرەتای دامەزراندنیشی بە هاوکاری کۆمەڵی خۆبەخشی شاری کەلار کۆمەڵی گەنج توانیویانە کە خۆبەخشانە لە زۆر لە بردوانەوە بتوان کار لە زۆرێک لە بەشەکانە بکەن تاوەکو بتوانن پەرە بە توانەکانی گەنجان بدەن سەرەتاش چەند بەشێکی کەم بووە لە ئێستا داوای لێ هاتووە ژماری بەشەکان زیادی کردووە لەگەڵ ژماری سوودمەندەکانیشدا. ئامانج لە سنتەری گەنجان چییە؟ ئەو چۆ بڵێ ئەو ئیسفادەی سنتەر بۆ شاری کەلار چییە؟ بەڵێ زۆرێک لە بوارەکان ئەگرێتەوە لە سنتەری چالاکی گەنجانی کەلاردا وەکو کۆمەڵێک بەشی تیادایە ئامانجی پەرەپێدانی توانایی گەنجانە لە بوارە جیاوازەکاندا بۆ نمونە بواری مۆسیقی و هەروەها بواری هونەری شێوەکاری دەگرێتەوە کە پەرە بە توانەکانیان بدرێت لەگەڵ زۆر بواری تێدا کە بواری وەرزشی و هەروەها ڕۆشنبیری کۆمەڵایەتی کللتوری دەگرێتەوە بواری زانستی و پیشەی دەگرێتەوە کە ئەوانش
کۆمەڵی خول لە خۆ دەگرێت کە وەکو خولی فێربوونی دەلایکی و بەشی بڕین و درمان و چاکردنی مۆبایل و چاکردنی سبلیت و کۆمەڵێک بەشی ترمان هەیە کەوا گەنجان دەتوانن سوودی لێ ببینن بە شێوەیەکی گشتی گەنجان دەتوانن لە زۆر بواردا سوود لە سنتەری چالاکی گەنجانی کەلار ببینن بۆ ئەوی بتوانن پارە بەتوانەکانیان بدەن و کاتەکان ئەو کاتانەی کە هەیەە بە شێوەیەکی باش سوودی لێ وەربگرن. ڕۆژانە گەنجێکی زۆر ڕۆکاتە ئەم سنتەرە ئەتوانێت تهدیدی بکە یاوەکو ئێوە ساڵانە یا مانگانە چەند گەنج تێتە سنتەرەوە؟ باڵێ سنتەری چالاکی گەنجانی کەلار بەشێکی هەیە بەشی داتا و پێشوازیەکەوە ئەو کەسی کە دێ بۆی لە کۆدێک وەرەگرێت ژمارەی سوودمەندەکانی لە ئێستادا ڕۆژانە ئەگەر با تێکڕاوەری بین لە مانگێک داگاتە 350 گەنج سوودمەند لە واتە لە وەرزی زستاندا کە وەرزەکان فەرقی هەیە و ژمارەی سوودمەندانی جیاوازن لە وەرزی هاویندا هەندێک جار دەگاتە 800 بۆ 900 گەنج لە ڕۆژێکدا کە سەردانی 12 بەشی سنتەر دەکەن ئەوەی جێگای دڵخۆشیە کەوا ساڵ بە ساڵ ڕێژەی سوودمەندان و بەشداربووانی کچ لە خولەکاندا زیاتر دەبن کە بە شێوەیەکدا لە هەندێک لە بەشەکاندا 52 لە 153 لە سەددا دەچێت کە ڕێژەکە زۆر دڵخۆشکەرەیە و وای کردووەکەوە خێزانەکان واروەها دانیشتوانی شاری کەلار بە شێوەیەکی باش بتوانە بە سنتەر بکەن. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئەمەدەم. خۆشەویستان ئێستا ئێمە لە ناوم کۆمەڵە گەنجین لە شاری کەلار پێم خۆشە لەسەر ڕەوشی مۆسیقا لە شاری کەلار بە تایبەت قسە بکەم سەرەتا دەچمە لای مامۆستا توانە مامۆستایگان دەست و خۆش بێ بۆ مۆسیقا خۆشە کە ئاسمان کرد پێم خۆشە ڕەوشی هونەر لە شاری کەلار بەگشتی بۆ لە ناو کەلار بەڵێ بەخێر بێن دیارە گەرباس لە هونەری مۆسیقا بکەین لە شاری کەلار مێژوویەکی نوێی هەیە بەنسبەت شاری کەلارەوەکو قەزای کەلاریش هەر بۆ خۆی مێژووی دروستبوونەکەی نوێیە لێرەدا لەم شارەیە ینی بەداخەوە هونەری مۆسیقا بە شێوەیەکی وا پەرەی نەسەندووە لە چاو شارەکانی تردا بەڵام هەوڵ هەبووە کە هونەری مۆسیقا لێرە گەشەی پێ بدرێەوە گەنجان بتوانن حەز و خولیاکانی خۆیان لە کۆمەڵێک ناوەندەوە یەکێک لە ناوەندەکان کە دەوری باڵای هەبووە لەم شارەدا لە ڕووی هونەری مۆسیقا و زۆرێک لە هونەرەکانی ترەوە سنتەری چالاکی گەنجانی کەلار بووە کە لێرە توانراوە گروپ دروست بکرێەوە بەشداری فستیڤاڵ و کۆنسێرتی تایبەتی خۆی و کۆنسێرت لە دەرەوەی شاری کەلار و ئەمانە بکرێت ئەمە جێگەی دڵخۆشی بووە لە ئێستاشدا ڕەوشی هونەر لە چاو ساڵانی پێشوە ینی بەرەو پێشوونێکی باشی بەخۆی بینیوە بەو پێی کە لێرە بەشی هونەر هەیە لەم سنتەرەیە کە ڕۆژانە چەندین گەنج بەشداری خولەکانی فێربوونی میوزیک دەکەن ئەمەش دەوری هەبووە لە دروستبوونی گروپی نوێ و لەوەی کە گەنجی تازە بێتە پێشەوە لە ڕووی مۆسیقا و لە ڕووی هونەری مۆسیقاوە شارەکە خۆشبەختانە پێشکەوتنی لە ئێستادا بەخۆی بینیوە. خۆشەویستان کاروان لە کەلار کۆتایی هات لێرەوە بەڕێ دەکەین بۆ شار و شارژکەکانی تری کوردستان لەگەڵ هونەرمەند و کەسایەتێکی تر بەم گۆرانەی من کاروانی ئەم جارە لە کەلار کۆتایی هات خواتان لەگەڵ ڕەوەستاوە لاوبانە قوربان دەستی لەو کامەردانە ڕەوەستاوە لاوبانە قوربان دەستی لەو کامەردانە دەستی لەو کامەردانە هەر دڵی کچە سوڵتانە دەستی لەو کامەردانە هەر دڵی کچە سوڵتانە عەمرەکەم چاوەکەم
تەگیبیرە و بۆ تۆ یاکەم ئەگەر بە خۆڕازیبی من گولەی دەرمان خواردەکایە ئەگەر بە خۆڕازیبی لەو بەندەی ڕێزگارتە